سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش لە خوارەوەی پێچەکانی سپیلکم ئەو شوێنەی بەردەوام جەنجاڵی و قەرەباڵغی ئۆتۆمبیلی لێ دروست دەبێت بە تایبەت لە ڕۆژانی پێنجشەممە و هەینی. هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران ڕایگەیاند کە حکوومەتی هەرێم بڕیاری ئەوەی داوە پرۆژەی دووسایدی پێچەکانی سپیلک بە ئاراستەی دووسایدی قەندیل ئەمەش بکرێت بە دووساید، بەمەش لە هەولێرەوە تا ناو خەلیفان هیچ ڕێگایەک یەکساید نامینێ و دەبێت بە دووساید. ئەمەش وا دەکات کە کاراسانی زیاتر بۆ شوفێران و هاوڵاتیان دروست بێت کە ڕوو لە ناوچە گەشتیارەکان و شارەکانی ئیدارەی سربەخۆی سۆران دەکەن. پرۆژەی دووسایدی سپیلی خەلیفان یەکێکی تر بوو لەو پرۆژە هەرە گرنگانە لە ئێستادا کراوەتەوە و بەمەش قەرەباڵغی لەم شوێنە نەماوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامە و پلانیدایە کە ڕێگاوبان بکرێن بە دووساید لە تەواوی نێوان پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان. ئەو شوێنەی کە من لێی وەساوم پێچەکانی سپیلکە وەک گوتم بەردەوام قەرەباڵغی لێ دروست دەبێت بە تایبەت ڕۆژانی هەینی و پێنجشەمە بەمەش پۆلیسی هاتوچۆ لێرە دەبێت بوونی هەبێت بۆی ئاستەنگی هاتوچۆ دروست نەبێت. بەپێی ئەو زانیاران دەستزاری کرمانجی کەوتون نەخشە و دیزایانی پرۆژەی دووسایدی پێچەکانی سپیلک قەندیل دانراوە و لە بەهاری ساڵی دابێت دەست دەکرێت بە جێبەجێکردنی.